السلام عليكم ورحمة الله وبركاته. من چالاکەوان یاخی لە وڵاتی بەریتانیا لەمڕۆ ئینشاڵڵا زنجیرە ڤیدیۆیەک ئەکەین لەسەر ناوی ئەو کوردە بێسەر و شوێنانەی دەستی یەکێتی و دەستی پارتی و دەستی شیعە کە ماوەیەکی زۆرە لە دوای ساڵی 2000ەوە گیراون، فرێنراون، بێسەر و شوێن کراون، هەتاوەکو ئەم دەقەیەش چارەنووسیان دیار نییە. ئەم لیستە زۆر ئەخایەنە ئینشاڵڵا بەپێی تواناو بەپێی کاتی خۆمان، بەپێی بەدواداچوونەکانی خۆمان، بەپێی ئەوەی کە لێکۆڵنەوەی وەرتر بکەین لەسەر ناوی کەسەکان ئینشاڵڵا لە خزمەتان نابین و هەر ناوێکیش کە من لێرە خوێندمەوە ڕجان ئەگەر ئایلەکەی ناسن، ئەگەر بنەماڵەکەی ناسن پێیان بڵێن بۆ ئەوەی یا چارەنووسیان پێ بڵێن کاکە لە فڵانە زیندانە یا ئەوە تا وازی لێ بێنن و ئەمری خوای کردووە تەواو. بەداخەوە ئەمەی کە ئێستا ئەکرێ بە سەدەها چارەنووسی سەدەها مرۆڤ یا ئەتوانین بڵێن هەزارەها مرۆڤی کورد لەژێر دەستی چەتەکانی پارتی وەکێتی و شیعە هەتا ئێستاش بێسەر و شوێنن، نە ئەوەیە بە بنەماڵەکانیان بڵێن کاکە مردوون، نە ئەوەیە بڵێن زیندوون. یعنی حتا هەیە خێزانەکەی شووی کردوێتەوە کەچی خۆی ماوە لێرە لابە، خێزانەکەی شووی کردوێتەوە ئەوە بێهیوا بوون، وایان زانیوە مردووە کەچی ماوە ئێستا لە ژیانایە، ئێستا حالیان لەژێر دەستی میلیشیا و چەتەکانی یەکێتیایە. بۆیە ئینشاڵڵا پێکەوە هاوکارم بن و ئەمە خەیرێکی زۆر گەورەیە. تۆ سەیری کە ئەگەر باوکی تۆ بڕفێنن 20 ساڵە باوکت بڕفێنن، مناڵێکە کاتێکە باوکیان ڕوفان 2 ساڵێکە ئێستا بووە بە 20 ساڵ، بووە 21 ساڵ، هەر چاوەڕی باوکیەکە. ئەم پێ 5 مناڵی هەیە ئێسش بە 20 ساڵ و 25 ساڵ چاوەڕی باوکیانە، چاوەڕی براکەیانن. هەستێکی زۆر ناخۆشە، هەتاوەکو تۆ نەگەیتە ئەو هەستێکی زۆر ناخۆشە. ینی مناڵەیە دەردێڵێ 20 ساڵە چاوەڕی باوکیەکە، ژن هەیە 20 ساڵە 25 ساڵە چاوەڕی مێردەکەیەکە، ئەبێ ئەمە چی زوڵمێک بێت؟ لا حول ولا قوة إلا بالله. بەڕاستی زوڵێکی زۆر گەورەیە. ینی بڵێ چی؟ هەرچەندە لێرەشە من پەیوەندیم بۆ نی ئەمانە چی تاوانێکیان کردووە، ئایا تاوانبارن یا تاوانبارنین، من نازانم. چونکە ئینسان ئەگەر تاوانێکی کرد سزاکەی ئەدرێ لە هەر سیستەمێکا بێ کە سزاکەی درایتر تەواو ئازاد دەکرێت. بەڵام لێرە لە عێراق ئەوە نییە، لە کوردستان و لای چەتەکانی یەکێتی و پارتیە ئەوە نییە. بۆیە بەشی زۆری ئەم کەسانە ئەمریکا گرتوونی حکمی داون، حکومەکەیان تەواو کردو و بەری داون یا تەسلیمی عێراقی کردوونەتەوە بۆ ئەوەی نانێرێتەوە بۆ لەونە بۆ کوردستان، چونکە ئەمانە کێشە ئەشایریان هەیە کە چی لە ژێرەوە میلیشیاکانی عێراق فرۆشتویانەتەوە بە یەکێتی یا پارتی. ئەمریکا هێشتا بەڕەحمترە لە چەتەکانی پارتی وەکێتی و لە چەتەکانی شیعە، ئەوە بزانن. باشە من پەیوەندیم بەوانەوە نییە، هەر تاوانێکیان کردووە من وەکو چالاکەوانێک بەرپرسم لە ئیشی خۆم بە دواداچوونی ئەو کەسانەیە کە بێسەر و شوێن کراون، چونکە بێسەر و شوێنکردن ئیشی میلیشیایە. ئینسان هەر تاوانێکی کردبێ ئێوە ناڵێن لە دادگای خۆمانە دادگایەکە، تەبەن ئێمە بڕۆمان بە ئیسلامە، بەڵام ئێوە ناڵێن ئێمە دیموکراسی، بۆ بە دیموکراسی گڵاوەکەی خۆتان بۆ حکمی نادەن. تەبەن ئێوە درۆشەکە دیموکراسیش نین، بە دیموکراسی بوو نایەتۆ چاتان لە ئەوروپا کرد، ئێوە دزن، ئێوە میلیشیان. بەرحەڵ یەکەم مرۆڤ جوان گوێ بگرن ئینشاڵڵا بەوردی خوێنمەوە. یەکەم بێسەر و شوێنکراو ناوی کاکهیوای گۆپاڵەییە. کاکهیوا گۆپاڵەیی، والله ئەعلەم کاکهیوا خەڵکی منتیقەی شارباژێرە، نەزانم کەرکسێک ئەمە ناسی ڕەحمەتی خوا لێ بێ خێزانەکەی ئاگاداری کاتەوە. لە ساڵی 2004 تقریبا کۆتایی 2004 بۆ 2005 کاکهیوای گیراوە. باشە سەرەتا کە بردویانە بۆ زیندانی کرۆبەر 2 لە مەتاری بەغا، زیندانی تایە ئەو مەتاری سەدام حوسێن. زیاتر ناوی زیندانەکان زیاتر بەگشتی کرۆبەر 1 و کرۆبەر 2 ئەم ناوانە لە بەرکەن، چونکە ئەم ناوانیان ئەوێ ئایلەکان بۆ ئێوە ناڵێن، بۆ ئایلەکانیان، بۆ کە سوکاریان. سەرەتا لە 2005 کە گیراوە ئەم کاکهیوا گۆپاڵەییە، لەسەر هەر شتێ گیراوە، بەجددی من نازانم لەسەر چی گیراوە، تەنها پێتاوە لەم چارەنووسەکەی براوە بۆ زیندانی کرۆبەر 2. ئەم زیندانە لەناو مەتاری موسەنای پێڵێن لە بەغا، و ماوەیەکیش لە زیندانی کرۆبەر 1 بووە، کرۆبەر 2 کرۆبەر 1. ئەمانە دوو قاعی گەورن، دوو زیندانی گەورن نزیکی یەکتری. باشە پێشتر تقریبا ساڵی 2002 ئەو ناوە لە زیندانەوە لەو زیندانەوە جوابی ناردوێتەوە، نامەی ناردوێتەوە بۆ کەسوکاری کەماوە ئەم کاکهیوا گۆپاڵەییە. ئەمە باسی کۆ نەکەیتەوە. لە دوای ئەو جوابەی کە وتراوە ماوە ئەم کاکهیوا بێسەر و شوێن کراوە و دیار نەماوە، هیچ هەواڵێکی نەبووە. و ئێسش دەنگۆیەک هەبووە پێشتر بۆ کەسوکاری دەنگۆیەکیان بیست بوو، دەنگۆکە کە لێرە باسێکە کاکهیوا دیارە کوژراوە لە زیندانی حوتەی ناسریە، بەڵام ئەو دەنگۆیە ئەسڵ و ئەساسی نییە، درۆیە، ئەسڵ ئەو هەر نەشوەتە ئەوێ. ئەمە بە مژدەتان پێ بدەم بە کەسوکاری کاکهیوا گۆپاڵەیی. کاکهیوا گۆپاڵەیی دوایەوەی لە زیندانی کرۆبەر 2 کرۆبەر 1 بووە، ئەمریکا تەسلیمی یەکێتی کردوێتەوە. ئەتر ئایا بەنهێنی کردوێتەوە یا بە ئاشکرا نازانم، واتە ئەوەی کە ئەو دەنگۆیە بڵاو بۆتەوە کە مردووە نەخێر نەمردووە، کاکهیوا گۆپاڵەیی زیندووە. باشە زانیاری لەسەر کاکهیوا ئێستا حالیان هیوا گۆپاڵەیی کە خەڵکی منتیقەی شارباژێرە والله ئاعلەم ئەوە نامێژ زانینەکان دووبارەکەمەوە ڤیدیۆکە بگەڕێنەوە
ئیتر خۆتانین کەن خۆتان دووبارەکەن و نامێ ڤیدۆکە بکە. ئێستا حالیان 100% بەڵێن 100% ینی هەموو 100% نییە، بەڵام کاکە 95 109 کاکی وا گۆباڵایی لە ژیانە ماوە لە ناو یەکێ لە زیندانە نهێنیەکانی چەتەکانی یەکێتیایە نازانم لەکانی گۆمە نییە والله عالم لە شوێنی ترە چکۆ ئەزانێکێتی چەند زیندانی هەیە لە قەلاچۆلان چەند زیندانی نهێنی هەیە لە فەرماندەی چەند زیندانی نهێنی هەیە لەوە دڵنیام هیوا گۆپاڵەیی لە زیندانەکانی یەکێتیایە کە سوکارەکەی بەواستە بێ بە هەرچیەک بێ بچن هیوا گۆپاڵەیی لە ژیانە ماوە و لەوێ ئەمە کەسیەکە باشایتر لەوە ڕوونتر نابێتەوە ئەوە بۆی ئەوردەکاریانە شەڵێن بۆی بیناسنەوە چکە هەنێ ناو هەیە ناوی خوازراون هەنێ زانیاری ئەدەم دڵنیا بکە سوکارەکە ئێناسنەوە ئەچینە سەر کەسی دووەم. کەسی دووەم بە ناوی کاک فەرهادی زەنگەنە. فەرهاد زەنگەنە خەڵکی کفریە کێ خەڵکی کفریە ئایلەی فەرهاد زەنگەنە ئاگاداریان کەنەوە زاوای کاوە چاوشینە لە کفری دیارە کاوە چاوشین کەسێکی ناسراوە لەوێ 2007 ساڵی 2007 فەرهاد زەنگەنە لە کەرکووک یەکێتی بە سەرشوێنی کردووە یعنی لە ساڵی 2007ەوە کاک فەرهاد زەنگەنە لە کەرکووکە یەکێتی گرتوێتی و بە سەرشوێنی کردووە ئیتر دیارە وا هەوا ڕۆشتووەکە مردووە و دیار نیە ئەوە بەڵام کۆتا بینینی کاک فەرهاد زەنگەنە ساڵی 2021 بووە ساڵی 2021 فەرهاد زەنگەنە لە سلێمانی بینراوە ئەمە دڵنیام لەم زانیارانە ئەوەی بینینەکە دڵنیابن ینی ئەم هەواڵە هەر کەسێک وتە مردووە ئیتر ئینا لیلا و ئینا ئیلەیهی ڕاجعون تەواو کۆتایی پێ بێن و چاوەڕێی مەکەن ینی چی بکەی لەگەڵ ئەم میلیشیانان چی بکەی هەر کەسێکیش کە لێرە ئەڵێم ماوە دڵنیابن لەوە ئیلا مەگەر لەم چەند مانگەی کۆتاییە لەم چەند ساڵی کۆتاییە شتێک ڕوویدابێ ئەگینا ئەمانە ماون تێگەیشتن کەواتە ئینسانی دووەم مرۆڤی دووەم کە بێسەرشۆن کراوە ناوی کاک فەرهاد زەنگەنەیە خەڵکی کفریە زاوای کاوە چاوشینە 2007 لە کەرکووک گیراوە لەو کاتەوە یەکێتی بێسەرشۆنی کردووە بەڵام کۆتا بینینی فەرهاد زەنگەنە ساڵی 2021 بووە لە سنووری سلێمانی کوێی سلێمانی نازانم بەجددی من ناوی زیندانەکە نازانم چونکە ئەو زیندانیانە نازانن ئەسڵان یەک شتان پێ بڵێم ئەم زیندانیانەی چەتەکانی یەکێتی ئەوانەی کە پاسەوانین کورد نین شیعە و ڕافیزەکانی خانەقین و عەرەبە شیعەکانن بۆ ئەوەی بچووکترین قسە ناکرێ لەگەڵ پاسەوان بۆی نییە مەمنوعە بە هیچ شێوازی قسە بکا لەگەڵ زیندانی یعنی ئەوە نهێنی ئەوەش نییە بڵێن لە ژێر زەمینە بێ هەر دیوارن هەر قاعن بەڵام پاسەوانەکانی کوردین ئەگەر کوردیش بن شیعە ڕافیزەکانی خانەقین و شیعەی شوێنەکانی ترن یا عەرەبی شیعەن یەکێتی سود لەمانە ئەبینێ بۆ ئەوەی بچووکترین پەیوەندی دروست نەبێ لەگەڵ زیندانەکانە تێگەن واتە تەلەفۆن و ئەو هەر پێیان ناوتێ ئێوە لەکوێن ڕاستە لە قاعەکەن بەڵام تەلەفۆن و بەزم و ڕزم و وەرە تۆ پێت نەڵی لە فلانە شاری پێت نەڵی لە فلانە شوێنی خۆشیان نازانن لەکوێن ئەگەدار بە چۆن ئەم زانیارانەمە دەستکەوتووە پرسیاری ئەوە مەکە پێویست بەوە ناکە تەنها ئەمانتان پێ ئەڵێم ئەمە ئایلەی دووە باشە ئایلەی سێم بریتە لە کاک عەلی تیژە چەمچەماڵ کێ ئەو پیاوە بەڕێزان ناسێ عەلی تیژە لە چەمچەماڵە خەڵکی چەمچەماڵ ئەو ئایلەکەی ئایلە بەڕێزەی کاک عەلی تیژە ئاگاداری کەنەوە کاک عەلی تیژە ساڵی 2004 بۆ 2005 گیراوە ئەمیش دیارە لە سجنی کرۆبەر 1 و کرۆبەر 2 بووە کرۆبەر 1 و کرۆبەر 2 وتمان دوو سجنی گەورە لە ناو مەتاری موسەنای بەغا مەتاری عێراق باشە دواتر تحویل کراوە دوای ئەم دوو سجنە تحویل کراوە بۆ زیندانی بووکا لە بەسرە زیندانێکی تر هەیە ناوی بووکایە تحویلیان کردو نردووانە بۆ زیندانی بووکا لە بەسرە دوایی گەڕاوەتەوە بۆ زیندانی کرۆبەر 2 ئەم وردەکاریانتان پێ ئەڵێم بۆ ئایلەکەی بۆ ئێوەنە دواتر ئەمریکا تەسلیمی عێراقی کردوتەوە طبعا ئەمریکا دیارە گرتوویەتی حکمی داوە دوایی ئازاد بووە یا تەسلیمی کردوتەوە تەسلیمی بەشێکی عێراقی کردوتەوە ناوی بەشەکە بەشی تەسفیراتی پێڵێن یان بەشی ڕەسافەی 5 ئەم بەشە با بە دواداچوونی بۆ بکەن بەشی ئەمریکا تەسلیمی عێراقی کردوتەوە تەسلیمی بەشێکی کردوتەوە لە ناو میلیشیاکانی عێراق بە ناوی بەشی تەسفیرات یان بەشی ڕەسافەی 5 کاک عەلی بە دزی ئەمریکاوە تەسلیم یەکێتی کراوەتەوە ئەها طبعا سەریکە ئەمریکا حکومەکەی داوە تەسلیمی عێراقی کردێتەوە بۆ ئەوەی چکە ئەمریکا بڵێ تونەڵی هێشتا لە چاوێکێتی و پارتیان نەرمترە ئەم کاک عەلیە کێشەی ئەشعری هەبوو دیارە کاک عەلی تیژە کێشەی ئەشعری هەبوو ئەمریکا گرتوویەتی حکمی داوە دوایی تەسلیمی عێراقی کردوتەوە بۆ مەرجەی عێراق نەینێرێتەوە بۆ کوردستان چکە زانیوانە بینێرنەوە بۆ کوردستان یەکێتی و پارتیەی کوژن بەڵام عێراق ژێربەژێر هاتووە ڕێکەوتنی کردووە لەگەڵ یەکێتیە ئیتر ئایا پێی فرۆشتووە ئایا نازانین تەنها ئەوە بزانن ئەم کاک عەلی تیژە لە چەمچەماڵ تەسلیم کراوەتەوە میلیشیاکانی عێراق بە دزی ئەمریکاوە تەسلیمی یەکێتیان کردوتەوە طبعا سەریکە عەلی تیژە پەیوەندی هەیە بە کەیسەکەی کوشتنی شەوکەتی حاجی مشیرەوە پەیوەندی بەو کەیسەوە هەیە بۆ یەکێتی زۆر جەختی کردوتەوە جەلال تاالبانی ئەو کاتە زۆر جەختی کردوتەوە کە عەلی تیژە ئەبێ وەرگرنەوە لە ئەوە ئیتر بە هەر شێوازێک بێ عێراق
بەدزی ئەمریکاوە ئەلی تیژە کە خەڵکی چەمچەماڵەوە لە ساڵی 2004 بۆ 5 گیراوە فرۆشتیانەوە بە یەکێتی ئێستا ئەلی تیژە لە زۆنی سەوزایە لە سژنەکانی دەوروبەری سلێمانیایە کۆتا دەرکەوتین لەگەڵ کاک فەرهادی زەنگەنە بووە ساڵی 2021 ئەمە کۆتا دەرکەوتین کۆتا جارکە بینراوە کۆتا دەرکەوتینە کۆتا جارکە بینراوە ئەلی تیژە لە ژیان داماوە والله ئالەم و ئێستا لە سنووری سلێمانیایە بەس بەجددی نازانم چه سجنەکە نازانم ئەوە نەمتوانی تەنها بزان ئایا لە فەرماندەیە ئایا لە قەلاچۆلانە ئایا لە شوێنێکی ترە ئایا لە ناوکانی گۆما شوێنی نهێنیان دروست کردووە چکە دڵنیایەکەمەوە ئەو زیندانانە نازانن لەکوێن ئەو کەسانی کە حرەسن شیعە و ڕافیزەی عەرەب و خانەقینن باشە ئەمە وتمان کاک هیوا گۆپاڵەیی کاک فەرهاد زەنگەنە ئەلی تیژە چەمچەماڵ ئەمە جاری ئەم سەنە لە ژیانە ماوە تەمەنتایەتی بەداخەوە یا کوشتویانن یا مردوون بە هەروەکاری ئەوشتان پێڵێ ئینشاڵڵا بۆی چاوەڕێ نەکەن بەجددی چاوەڕێی ناخۆشە مرۆڤی چوارەم کەسی چوارەم کە بێسەروشوێنە کاک کۆساری تامان هەنگاڵم کاک هەر بۆ مەشهورە من ناوەکەیەتی نەمە چکە لە ڕاگەیاندنا تۆ کاک نالیکێنی بەشتیترەوە بەس ئەمە ڕاگەیاندنەکەیەتی ناوی کاک کۆساری بووە کاک کۆساری کوڕێکی گەنج بووە تقریبان موالیدی 80کان بووە 84 و 85 خەڵکی سلێمانیە کۆساری خێزانەکەشی بنەماڵەکەشی بنەماڵەیەکی ڕۆشنبیر و مستەقەفی سلێمانی تامان ئەم بنەماڵە ڕەحمەتی خواتان لێبێ هەر کەسێکی ناسی بە ئەم زانیاری با بە کەسوکاری کۆساری وەختی خۆی لێرە بووە لە بەریتانیا بووە و لە توپ خوێندوێتی لێرە لە بەشی پزیشکی گشتی لە توپ خوێندوێتی دوای گەڕاوەتەوە توپی تاو نەکردووە لە بەریتانیا گەڕاوەتەوە لە ساڵی 2004 دیارە لە بەغدا گیراوە ئەم کۆساریە لە پێشا لە سژنی کرۆبەر 1 بووە دوایی بۆ سژنی کرۆبەر 2 لە قسمی کەمپی دوی کرۆبەری دی تەبەن ئەمە وردەکارەکەیەتی لە کرۆبەری 2 دیسان قسمی تایە قسمی کەمپی 2 لە کرۆبەری دی 9 مانگ لەوێ بووە تا ساڵی 2007 دوایی نەقلی سژنی بووکایان کردووە باشە کۆساریان نەقلی سژنی بووکا کردووە دوایی دیسان گەڕاندویانەتەوە بۆ سژنی کرۆبەری 2 بلاهین لە مەتاری بەغا مەتاری موسەنە دوایی دیسان بردویانەتەوە بۆ سژنی تاجی ئەمیشە لە تەنیشتی بەغایە ناوی سژنی تاجیە و ئەمە ئەمریکا حکمی داواتە ئەمریکا دیارە تاوانشتی کردو ئەمریکا حکمی داوە تەواو يعني کە هاتوۆتەوە بۆ سژنی تاجی لەوێ حکم دراوە بۆ منە 5 ساڵە 4 ساڵە 2 ساڵە حکمە درێت و بەرەدرێت تەمان سەیریگەن کۆساری لەگەڵ ئەحمەد شەرع بووە ئەحمەد شەرع ئەبوو محەممەدی جۆلانی پێشتر نایی بوو ئێستا ئەحمەد شەرع سەرۆکی سووریا ئەم کاک کۆساریە لەو وەجبا بوو ئەمانە وەجبەیەک بوون دیارە گیراون تەوقیف کراون دوای ئەمریکا حکمی داون کە حکمی داون آخر جار بردویانە واتە ئەحمەد شەرع و کۆساری و جەماعەتێکی تر پێکەوە ئەمانەیان ناردووە بۆ کوێ بۆ سژنی تاجی ئەم سژنە تاجیش وەڵاو عالەم ئەم سژنە کاتی ئەمریکا حکمی کە وەجبەیەکی داوە ناردوونی بۆ ئەوێ حکمەکە تەواو بکەن ئەحمەد شەرع و واتە ئەبوو محەممەدی جۆلانی لەگەڵ ئەم کاک کۆساری و ئەو وەجبەیە یەک وەجبە بوو ئەگەر کەسی ئەحمەد شەرع ئەناسێ لە سووریا ئەمە ئەناسێ ئەم کاک کۆساریە دیارە پێکەوە بوون والله عالەم آخر جار ناردویانن بۆ ئەوێ ئیدعای ئەو بڵاو کرایەوە کە کۆساری لە ناو سژنی تاجیا دیار نەماوە تەسویە کراوە لەلایەنشی ئەوە بەڵام ئەم هەواڵە درۆیە و ڕاست نییە بەنهێنی بەدزی دیارە ئەمریکاوە یەکێتی ڕێکەوتنی کردووە لەگەڵ شیعە ئێستا حالیان ئەم کۆساریە کاک کۆساری لە سلێمانیە لە چی سژنێکی سلێمانیە نازانم بەڵام دڵنیابن بادڵێن 100% کۆساری زیندووە لە سجنێکی نهێنی سلێمانیە قەلاچۆلانە فەرماندەییەکانی گۆمێ نازانم بەجددی خۆتان کە کەسوکارەکەی بڕۆن بپرسن لە لاوێکێتیا بپرسن لە سژنە نێنەکانە بپرسن کۆساریش ماوە باشە کۆساری لەگەڵ ئەحمەد شەرع بووە بۆ زانیاری زیاتر ئەمە ئینسانی چوار مرۆڤی چوارەم کە بێسەروشێن بووە مرۆڤی پێنجەم کەسێکی ترە بە ناوی ئەبوو هورەیرە ڕەحمەتان لێ بە دوای پەیوەندیم پێوە بکەن ئەگەر کەسێکدان ئەم کەسانە ئەناسن یا ئایلەی ئەم کەسانە ئەناسن خێرێکی زۆر گەورەیە هەر کەسێک هەنی هەر دینێکە هەر ئەجندایەکی هەیە هەر ئەوەی هەیە ئینسانە بۆ کەسشکۆی ئینسانشکێنی بۆ ئیگری کاکە یا حکومەکەی بۆ بەری نادی بۆ سوکایەتی پێیەکی مرۆڤ بۆ کەرامەتی مرۆڤشکێنی لە چی شوێنێکا بووە تۆ بڕۆی بگری و بێسەر شوێنێکی یەکاکە خۆ با بگەیسە تۆ منەگەی بێسەر شوێنەکەی خۆ من نیم برا من باوکمەیە دایکمەیە کاکە ژنی هەیە مناڵی هەیە مە چاوەڕێیەکە یەکاکە تاوانێکم کردووە بیگرە حکومەکەی بۆچی وای لەکەی بۆ ئاگادار بن ئاگاداری ئەوە ڕەحمەتی خواتان لێبێ مرۆڤی ئەو کەسی بێسەر شوێنی پێنجەم ناوی ئەبوو هورەیرەیە ئەبوو هورەیرە خەڵکی هەولێرە ینی لەقەبەکەی ئەبوو هورەیرەیە گەنجێکی چی بووە چی نووسیە لێرە ئەبوو هورەیرە باوکی ئەبوو هورەیرە قیادێکێک بووە لە قیادەکانی بزوتنەوەی ئیسلامی کۆن دیارە لە شەڕێکە لەگەڵ کێتیا شەهید بوو ئەڵڵا تەعالا بە شەهید قبوڵی کە ناسراوە باوکی ئەبوو هورەیرە
بەجددی نازان باوکی ناوی باوکی بۆ ناتۆ تەنها ئەوانەی بزوتنەوەی کۆن ئەوانەیە ئێستا کۆمەڵ و کۆن ئەی ناسن ئەم گەنجە باوکی لەوێ شەید بۆ دیارە ئەبوو هورەیرەش کەسێکی عالم بووە گەنجێکی ڕێک و پێکی عالم بووە باوکی قیادی بزوتنەوە بووە ئەبوو هورەیرە یەکێک بووە لە عالمەکانی فقی ئیمامی شافعی ڕەزا ڕەحمەتی خوای لێبێ یعنی عالم بووە کەسێکی عالمە ئەبوو هورەیرە لە فەلوجە گیراوە تقریبا لە فەلوجە گیراوە دوایی نێراوە بۆ سجنی کرۆبەر تو لە مەطاری بەغا ساڵی 2008 بعد نازام ناوی باوکی تەنها باوکی قیادێکی بزوتنەوە بووە ئەم لەقەبە ناوی ئەبوو هورەیرە نازام ناوی خۆی چییە ئێستا زاناییتان پێدەم ئینشاءالله بۆی بیدۆزنەوە ئیتر تقریبا لە ساڵی 2008 ئەمریکا ئازادی کردووە باشە لە فەلوجە گیراوە لە ساڵی 2008 دیارە حکم بووە یاشتی لەسەر نەبووە ئازادیان کردووە لە دوای ئازادکردنی دیار نەماوە دوای ئەوەی دیار نەماوە دیارە ڕەنگە شیعە گرت بێتیەوە یا یەکێتی گرت بێتیەوە یا هاتبێتەوە بۆ سلێمانی و لە سەیتەرە گرت بێتە نازانم دوای ئەوە یەکێتی گرتوێتی یەکێتی ئەبوو هورەیرەی گرتووە بەڵام ئەم یەکێتیە ئەبوو هورەیرەیان تەسلیمی پارتی کردوتەوە کەواتە ئەبوو هورەیرە ئێستا لە زیندانە نهێنەکانی پارتیایە لە زۆنی زەردە لە چی زیندانەکە بەجددی من نازانم باوکی قیادەیەکی گەورەی بزوتنەوەی ئیسلامی بۆ دووبارەیەکەمەوە کوژراوە کۆن الله تعالی بەشێت قبوڵیکە ئەبوو هورەیرە گەنجێکی عالم بووە لە فقی مەذهبی ئیمامی شافعی ڕەزا ڕەحمەتی خوای لێبێ بەس ئەم زانیارە نەملایە نازانم ناوی سیانی ئەم گەنجە بەوە ناسراوە هەر ئەندامێکی سەرکردایەتی کۆنی بزوتنەوە ئەگەر ئەم باوکی ئەم پیاوە ناسێ با پەیوەندی کا بە کەسوکاریەوە ئینشاءالله باشە هەر کەسێک زانیاری زیاتری وێتی ئینشاءالله پەیوەندیم پێوە بکە ئەگەر توانیم بۆیە پرسم ئەگەر نەمتوانی ناتوانم شتی بکەم باشە ئێستا ئەبوو هورەیرە لای پارتیە مرۆڤی شەشەم کە بێسەروشوێنە بریتە لە عەبود ناوی عەبودە گەنجێکی کوردە خەڵکی کەرکووکە عەبود بێدایک و باوک بووە واتە گەنجێکی هەتی بووە یەک خوشکی هەیە والله ئەعلەم ئەم خوشکی ئێستا لە هەولێرەژی عەبود ناوی عەبودە کی ئەو خوشکەیە ناسێ کە سوکاری عەبودە ناسێ عەبود ئەو کاتێکە گرتوویانە 19 ساڵ بووە گەنجێکی 18 ساڵ 19 ساڵ بووە ساڵی 2006 لە کەرکووک گیراوە حتا لە 2006 ئەگەر بیرتان بێ ئەو کاتە کەناڵی گەلی کوردستان عەبودی هێنایە سەر شاشە هەر عەبود هێنایە نازام چی کردووە هێناویە سەر شاشە ساڵی 2006 باسەکەم لە کەناڵی گەلی کوردستان یا کورساتە وڵای ئەویان دڵنیانیم بەس دڵنیام لەوەی عەبودەوە بەڵی 2006 گیراوە لەو کاتەوە بێسەروشوێنە لە دوای ساڵی 2006 ئەوە بێسەروشوێنە بەڵام دڵنیابن عەبودیش یەکێکە لەو گەنجە بێسەروشوێنەی کە لە ژیان داماوە ئێستا حالیان لە یەکێ لە زیندانە نهێنەکانی چەتەکانی یەکێتیە میلیشیاکانی یەکێتیە لە زۆنی سەوزار کە ئەڵێن زۆنی سەودی سلێمانی و قەلاچوولان ئەوانە ئەگرێتەوە باشە ئەمە بێسەروشوێنی شەشەم کە من ئەمڕۆ باسی چواردەیانەکەین ئینشاءالله لە شەوەکانی تر ئاڵدەین بە زنجبۆی ڤیدیۆکە زۆر درێژ نەبێتەوە بێسەروشوێنکراوی حوتەم بریتیە لە پشتیوان تاڵەبانی پشتیوان تاڵەبانی خزمی ئاڵا تاڵەبانیە کاکە خەڵکی کەرکووکە ناوی پشتیوان تاڵەبانیە دیارە لە عەشری تاڵەبانی و خزمەتیانەیە لەگەڵ جەلا تاڵەبانیە ساڵی 2007 پشتیوان تاڵەبانی لە کەرکووک گیراوە پشتیوان تاڵەبانی ئیمام بووە جامیعەی ئیمام ئاعزەمی خوێندووە لە بەغدا باشە ئێستا حالیان پشتیوانیش لە ژیان داماوە بێسەروشوێنیان کردووە بەڵام لە ژیان داماوە و لا یەکێتیشە من ئەوە نازانم لە چه سجنەکە بەجددی کە سوکارەکەی ئایلەی پشتیوان تاڵەبانی بچن بگەڕن لا یەکێتی و لە ژیان ناماوە لەکوێ دەسم کەوتووە کەس نەبرسێ لەکوێ دەستمان کەوتووە تەنها ئەوەتان پێڵێم ئینشاءالله ڕەحمەتان لێ بێ ئەم خەیرە گەورە بکە تی خەڵکی کەرکووکە پشتیوان تاڵەبانیە ناسێکە گیراوە لە ساڵی 2007ەوە با ئاگاداری کاتەوە پشتیوان تاڵەبانی ماوە بەداخەوە هەندێکیان مردوون ئێستا شتان پێڵێم ئەڵڵا لێیان خۆش بێ بەڕاستی زوڵمە بێسەروشوێنکراوی هەشتم بە ناوی ئەبوو شەیبە ناوەکەی ئەبوو شەیبە نازانم ناوی خۆی چییە خەڵکی کەرکووکە ئەمیش ئەبوو شەیبە خەڵکی کەرکووکە گەنجێکی چاوسەوزی جوان بووە ها گەنجێکی ئەوروپی چاوی سەوز بووە گەنجێکی ڕووخۆش و جوان بووە ناوی ئەبوو شەیبەیە لە ساڵی 2006 لە حەویجە گوندێکی لایەنە لە گوندی ئەبوو سەغرا خۆی و برایەکی گیراون ئەمە ساڵی 2006 گیراون لە گوندی ئەبوو سەغرا لە حەویجە دەکا کە مایک منێرە شتەکەی تێکدا وەڵاهی ئەوە بەرحەڵ ئەوی لێی تێکدا لە حەویجە لە ساڵی 2006 لە گوندی ئەبوو سەغرا خۆی و برایەکی گیراون براکەی بەربوو هەر ئەو کاتە بەڵام خۆیان بێسەروشوێن کرد ئێستش ئەبوو شەیبە لە کەرکووک برام ئێستا نامە من لە ڕەحمەتی خوا لێبێ با تەواوی کەم دوایی ئەگەر یەک دەقەت خۆ وتمان ئەبوو شەیبە لەگەڵ برایەکی لە حەویجە گیراوە ساڵی 2006 گیراوە لە گوندی ئەبوو سەغرا خۆی و برایەکی گیراون براقی بەربوو خۆی بەسەروشوێنە بەڵام ئێستش ئەبوو شەیبە لای سلێمانیە دڵنیابن لەوەی ئەبوو شەیبە زینووە لە ژیان ئەماوە لە سلێمانیە لەژێر دەستی میلیشاکانی یەکێتی هەر کەسێ بنەماڵی ئەو گەنجە ئەناسێ ڕەحمەت خواتان لێبێ ئاگاداریکەنەوە بێسەروشوێنکراوی نۆیەم ئەمە خەڵکی لای ئێمەیە خەڵکی هەڵەبجەی هەورامیە بەناوی محەممەد سەلەفی ئەوانەی بزوتنەوەی کۆن ئەیناسن خەڵکی هەورامی و خەڵکی هەڵەبجەیە
لە ساڵی 2004 گیراوە لە فەلوجە دیارە، لە ساڵی 2011 ئازاد کراوە لە بەغدا. کۆتا دەرکەوتنی ئەم بەداخەوە محەممەد سەلەفی دیارە نەماوە لە ژیانە، ساڵی 2015 وفاتی کردووە و ئینا لله و ئینا ئیلەیه راجعون. وەیە کە سوکاری محەممەد سەلەفی یا هەورامی بووە خۆی کە لە 2004 کوڕەکەیان گیراوە، لە 2011 بەر بۆ لە بەغا، لە ساڵی 2015 یەکجاری وفاتی کردووە و ئینا لله و ئینا ئیلەیه راجعون. نازام قبرەکەی دیار بێیانە وڵی دڵنیانیم، بەڵام تەنها ئەوەی کە بە کە سوکاری ڕابگەێنن بە هیچ شێوازی چاوەڕێ نەکەن محەممەد سەلەفی ئەمری خوای کردووە. باشە، بێسەر و شوێنکراوی دەیەم بریتێ لە خەلیل گەرمیانی. خەلیل گەرمیانی کە خەڵکی مەنتیقەی کەلار و برایەکی ناوی ساڵحە و ساڵی 2005 لە مووسڵ وفاتی کردووە. خەلیل گەرمیانی بەس ئەو نەزانیاریم هەیە، ناوی خەلیل گەرمیانیە، برایەکی هەیە ناوی ساڵحە. باشە، ساڵی 2005 لە ساڵی 2005 لە مووسڵ وفاتی کردووە کە سوکارەکەی ئەگەر ئەیانەوەی قبرەکەیشی ببینن قبری کە ئەم خەلیل گەرمیانیە دیارە لە مووسڵ. والله ئەعلم قبرەکەی دیارە، ئەگەر ویستان پەیوەندی بکەن بە هەر جۆرێ بۆی قبرەکەی بدۆزنەوە یا هاوکار بین ئەوەی پێم بکرێ ئینشاءالله هاوکارتانە بن. باشە، بێسەر و شوێنکراوی سێ ئەوە دەیەم. بێسەر و شوێنکراوی 11 ناوی ئەحمەد سالارە. ئەحمەد سالار خەڵکی کەلارە، لە پێشا بزوتنەوەی ئیسلامی بوو، دوایی کۆمەڵ بوو، دوای وازی لە کۆمەڵی شوێنە لە 2003 وازی لە کۆمەڵی شوێنە. ساڵی 2004 گیرا 2004 گیرا کاک ئەحمەد سالار. ساڵی 2005 لە بەغدا بەر بووە. باشە، ئەمە ساڵی گیراوە. لە ساڵی 2006 دیسان لە بەغدا دایان بەسەری دا و خۆی گیرا و ژنەکەیان ناردەوە بۆ کەلار و شووی کردەوە. دیسان کە بەردراوەتەوە هەر لە بەغا ژیاوە دیارە. ساڵی 2006 دیارە ئەمجارە شیعەینی کردووە، شیعە گرتوێتی، شیعە داوێتی بەسەریا گرتویانە. ساڵی 2006 ئەحمەد سالار ماڵادانە بەسەر ماڵەکەی خۆیان گرتووە، ژنەکەیان ناردوێتەوە بۆ کەلار. ئێستا ژنی کاک ئەحمەد سالار شووی کردوێتەوە دیارە، بەڵام ئەحمەد سالار لە ژیاندا ماوە و ئەمیش لەژێر دەستی لە زیندانی میلیشاکانی یەکێتیایە کە سوکاری ئەحمەد سالار لە کەلار بە دواداچوونی بۆ بکەن دڵنیابن لەوەی کە لە ژیاندا ماوە و لە یەکێ لە زیندانە نهێنەکانی یەکێتیایە. کوێنە ئەمە ژێرزەمین نییە، ئەم زیندانی من باسیەکەم ئەگەدار بن، هەر قاعەیە قاعە، بەڵام کێشەکە ئەوەیە پاسەوانەکان عەرەبی شیعەن یا شیعەی خانەقینن، بۆیان نییە قسە بکەن بە هیچ نەوعێ، هێڵی سوورە قسەکردن. ئەو زیندانانە نازانن لە چی شوێنێکی سلێمانی، نازانن لە چی زیندانێکن. کێشەکە ئەوەی ئەگینا بڵێ دەبن بە یەک زانیاریان داوە لە کاتی شەوە ئەڵێن ساردە، ئەڵێن لە شەوە کە شەویە حتا هامینەکەیشی ساردە زیندانەکە، ئەنی لە شەوە هەز بە سەرماکەن. ئیتر نازانم ئایا ئەمە چییە، والله ئەعلم. باشە، قسە بە خانەقینی ناکەم، ئەڵێم شیعەی خانەقینیان هێناوە بە تعزیبدانی ئەوان، ئاگادار بە خەڵ قسەوتن نییە، تۆ بڵێ خانەقین شیعەی زۆر زۆرتیایە. کەسی ئەمە بێسەر و شوێنکراوی 11. بێسەر و شوێنکراوی 12 بریتێ لە کاک نامیق. کاک نامیق ئەگەر کاک ئەحمەد شەشپەنجە منەی ناسم، پێشەوەی وەفاتیشکا ئەڵڵا لێی خۆش بێت، چوومە ماڵەکەی، پیاوێک بوو شێرێک بوو بەجددی کاک ئەحمەد شەشپەنجە لە کەلار. ئەو کاتە دوکانێکی ئاسکرێمان هەبوو. کاک نامیق برای کاک ئەحمەد شەشپەنجەیە، لە ناو یەکێتیا لەگەڵ کۆسرەتا بوو، وەختی خۆی دیارە کەسێکی قارەمان بووە، بە ناقە گورگە ناوی دەرکرد بوو، ناقە گورگە. خۆی ناوی کاک نامیقە بە ناقە گورگە لە ناو یەکێتیا ناوی دەرکرد بوو. برای کاک ئەحمەد شەشپەنجەیە، ئەحمەد شەشپەنجە ئەندامی سەرکردایەتی کۆنی بزوتنەوەی ئیسلامی. خێزانێکی هەبوو کاک نامیق، دیارە خەڵکی کوردستانی ڕۆژهەڵات بۆ یا ئێران بۆ نازانم وەڵی ئەوەیان دڵنیانیم، بەڵام کاک نامیقیش ساڵی 2006 ئەمری خوای کردووە، ئینا لله و ئینا ئیلەیه راجعون. و گۆڕەکەیشی دیار نییە، بە دوای گۆڕوشتیان نەگەڕێن خێزان و کەسوکارەکەی، تەنها ئەوە بزانن کاک نامیق ئەمری خوای کردووە و بە هیچ شێوازێ بە هیچ نەوعێ چاوەڕێی نەکەن. ئەم زانیارانە دقیقن کاڵم ئەمری خوای کردووە دڵنیابن لەوە، ناڵم 100%، بەڵام بڵێ 100 کاک نامیق ئەمری خوای کردووە. ساڵەکەشی 2006 بووە، گۆڕیشی نییە، گۆڕوشتی هیچ دیار نییە. باشە، بێسەر و شوێنکراوی 13 بریتێ لە کاک سیامەن. کاک سیامەن خەڵکی دەشتی هەولێرە. کێ خەڵکی دەشتی هەولێرە؟ ئێستا حالیان کاک سیامەن ژنێک و ئەو کاتێکە گرتویانە ژنێک و 5 مناڵی هەبووە، ژنە کوڕە گەورەکەی 11 ساڵ بووە دیارە، نازانم ئەو کاتە 11 ساڵ بووە یا ئێستا 11 ساڵە، نە ئەو کاتە نەبووە دیارە، ئەو کاتێکە گرتویانە کوڕە گەورەکە 11 ساڵ بووە، ژنێک و 5 منداڵی هەیە. باشە، تا ساڵی 2003 کاک سیامەن دیارە لە ناو حیزبی کۆمەڵا بووە، دوایی وازی هێناوە تەبەڕای کردووە لە کۆمەڵ، چووە بۆ مۆسڵ، لەوێ ژیاوە، لەوێ لەگەڵ کەسوکار ئەوەیە ژیاوە، ئیتر لەوێ گرتویانە. لە ساڵی 2007ەوە گرتویانە و بێسەرشۆیان کردو هەتا ساڵی 2011. لە ساڵی 2011 کە بینراوە
كاك ناميق لقل كاك احمد سالار لا يكيتيا وثمان احمد سالار لهيني شنو ما ابو باس ماكر احمد سالار بوي صالي او احمد سالار كلار بزود نوا اما بله والله اعلم ايد وزارو حفظك وتاجر بن راوي كاغنا اوي كاك سيامان يان 2021 لويان دڵنیانی بەڵام لە ژیانە ماوە والله اعلم کاک سیامان ئێستا حاليا لا یەکێتیە بەڵێ لە هەولێر بووە پاشان چوە بۆ مووسڵ لەوێ ژیاوە گرتویانە لە ساڵی 2007ەوە بۆ 2011 گیراوە لە ساڵی 2007 بێسەرشونە هەتا ئێستا بێسەرشونە بەڵام ئێستا لە لای یەکێتیە لە یەکێ لە زیندانە نهێنیەکانی میلیشەکانی یەکێتیە ئەمە بەسەرشتنکراوی سیانزەیەم ام اخر بيسرشان كراو هنا بريتيلا ابو احمد كردي يان ابو احمد عابد اقدر من او لقبانا ما ناوي يعني اما اواني خوان اي ناس ناوي بدون ناوي ابو احمد كردي يان ابو احمد عابد خزاني ابو احمد عابد خلقي كلاكا دو كروك تشيكي هي واتا سيمنالي هبو او كاتيكا فراندو انا خلقي هوليرن ابو احمد كردي يان ابو احمد عابد لكندا جياون وهذا لە کەنەداوە گەڕاونەتەوە بۆ هەولێر خێزانێکی ناسراوی خێزانەکەی خێزانەکەن هەمویان حافظ قورئانن خێزانێکی ناسرا و دیاری هەولێرن ئیتر 2000 ساڵی 2001 دیارە دێتەوە لە کەنەداوە دێتەوە کوردستان و چێت لە هەڵەبجە دانی شەو کاتەکە بزودنەوەی تیا بوو دیسان دیارە ئەگەڕێتەوە هەولێر ئیتر ئایا چێ بۆ کوتر نازانم لە ساڵی 2006 ئەگیرێ لە ساڵی 2006 تا ساڵی 2011 ئەبوو ئەحمەد کوردی یا ئەبوو ئەحمەدی عابد ئەگیرێ دوای بەربوونی بە 8 مانگ دیارە ئەمریکا ڕەنگەگرتی بێتی چکە لە 2006 گرن حکومێدەن تا 2011 دوای بەربوونی بە 8 مانگ بەریەدەن دوایی ئەم جارە میلیشاکانی شیعایی گرنەوە میلیشاکانی شیعایی گرنەوە لە بەغا لە منطقەی ئامریە لە ناوچەی ئامریە ئیگرنەوە ئینا لیلا و ئینا ئیلەیه ڕاجعون دیارە ئەم ئەبوو ئەحمەد کوردیان ئەبوو ئەحمەدی عابد کە میلیشاکانی شیعایی گرنەوە لە زیندانی جەرائیمی 5 لە کەڕادا لەوێ تەصفیه حسابات یەکەن و کۆتایی بە ژیانی ئەواتە لەوێ ئیکوژن بەداخەوە ئەمەیان بەڵێ ینی کە سوکارەکەی خێزانە بەڕێزەکەی مناڵەکانی ئەگەر گویان لەم سەوتە بوو پیان بڵێن ئینا لیلا و ئینا ئیلەیه ڕاجعون چاوەڕێی مەکەن چارەنووسی ئەم کۆتایی هاتووە و وەفاتی کردووە زۆر ناخۆشە ئەم هەواڵانە بەداوانی حەز ناکەم ئەم هەواڵە ناخۆشانە بخێرمەوە بەڕاستی ینی من ئەزانم مێستا ئازاری ئەوە کە تۆڵی لە ژیاندا نەماوە چەند قورسە لەسەر دڵی مناڵەکەی لەسەر دڵی خێزانی مناڵێکە 20 ساڵە چاوەڕێیەکە باوکی ببینێ يعني إنا لله وإنا إليه راجعون أما زنجري أم فيديوي أمر إن شاء الله كوتاي هات ليرا إن شاء الله لدعتوا ناوكاني ترتان بيرلين أولي بتوانين أولي من بتوانين ما قلت شاء الله كواني لسلام قيس أورم إن شاء الله وكوت من بيوندين بونية كشي تواني كان كردو شي بونو شي نبون أوي كجرينج أول من إن شاء الله كواني كي مدنيم هر كس كواي كتيب سرشوني كردي بيا بارتي يا ميليشاكاني عراق بسرشوني كردي بيا بدو داچوني خومي بوكم هر چند هندي لمانه ناويان لناو خاجي سوري نو دولتيا رخراوي خاجي سوري نو دولتيا هي بلام بجدي خاجي سوري نو دولتيش او توانایی نیه همو زندان نه کار بپشکنی آگادار بن اوانش توانایی کی سنور کراویان هي الا حزنكم اوان باسكت باشا تا فيديو كتير كمل ناوي تر السلام عليكم ورحمه الله وبركاته.